ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی ئیلام لە ئاست نەبوونی گاز، لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی کرماشان لە زیندانی لاکان، گواستنەوەی ژنێکی قوربانی توندوتیژی بۆ نەخۆشخانەی سنە، کۆبوونەوەی کەمەندامان لە شارەکانی تاران و قۆم، ناڕزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە تاران و ئیسفەهان، کۆبوونەوەی ماڵدزراوانی ڕزایەت خودرۆ لە قەزوین، سەپاندنی سزای ئێدام و زیندان بەسەر 8 تۆمەتباری سیاسی و دوورکەوتنەوەی 750,000 قوتابی لە خوێندن. ناڕزایەتی خەڵکی ئیلام لە ئاست نەبوونی گاز ڕۆژی یەکشەممە 11 سەرماوەزی 1403 خەڵکی شاری ئیلام لە ئاست نەبوونی گاز ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی هاوڵاتیان ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی گازی گەڕەکە پەراوێز نشینەکانی ئەو شارەی بڕیوە و خەڵک بە دوای گازدا سەرگەردانن. هاونیشتمانیەک دەڵێت بۆ پڕکردنەوەی کەپسولی گاز ڕۆیشتین و چەندین کاتژمێر لە ڕیزدا وەستاون، بەڵام گازیان دەست نەکەوتووە. ئەوە لە حاڵێکدایە کە پارێزگای ئیلام سەرچاوێکی گرنگی گاز لە ئێرانە و 11% گازی ئێران لەو پارێزگایە بەرهەم دێت. لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی کرماشان لە زیندانی لاکان بەیانی ڕۆژی یەکشەممە 11 سەرماوەزی 1403 سزای سێدارەی بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی سیروس جعفەری لە زیندانی لاکانی ڕەشت جێبەجێکرا. سیروس جعفەری تەمەن ببورن 45 ساڵ پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر بە ئێدام مەحکوم کرابوو. بەیانی یەکشەممە سزای ئێدامی ئەو شارۆمەندە لە بێدەنگی خەبەریدا لە زیندانی لاکانی ڕەشت جێبەجێکراوە. گواستنەوەی ژنێکی قوربانی توندوتیژی بۆ نەخۆشخانەی سنە. ژنێکی قوربانی توندوتیژی خێزانی بە ناوی سەحەر بوجار لەلایەن هاوسەرەکەیەوە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی شاری سنەکرا. سەحەر بوجار تەمەن 34 ساڵ و دایکی 2 منداڵ بووە. ناوبراو لە ژێر گوشاری بنەماڵە ناچار بە هاوسەرگیری لەگەڵ پیاوێک کە 28 ساڵ لە خۆی گەورەتر بووە کرابوو. لە ڕۆژانی ڕابردوودا سەحەر بەهۆی کێشەی خێزانیەوە داوای جیابوونەوەی کردبوو، بەڵام لەلایەن هاوسەرەکەیەوە درایە بەر لێدان و بە چەقۆ بریندارکرا. ئێستا سەحەر لە بەشی تایبەتی نەخۆشخانەی کەوسەری سنە بەستەری کراوە و چالاکانی ماڤیژن داوای سزادانی تاوانبارەکە کە کارمەندی دەنگ و ڕەنگی ئوستانی کوردستانە دەکەن. کۆبوونەوەی کەمەندامان لە شارەکانی تاران و قۆم بەیانی یەکشەممە 11 سەرماوەزی 1403 کەمەندامانی تاران و قۆم بۆ جارێکی دیکە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە و ئۆستانداری قۆم کۆبوونەوە. لە سەروبەندی ڕۆژی جیهانی کەمەندامان ناڕازیان خوازیاری دیاریکردنی پشکی کەمەندامان لە بودجەی ساڵی 1404 چوونە سەرەوەی یارمەتی مانگانەی بەهزیستی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، ڕەخساندنی هەلی کار و سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە تاران و ئیسفەهان. خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی تاران و ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 11 سەرماوەزی 1403 بۆ جارێکی دیکە دش بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. یەکشەممەی هەموو هەفتەیەک خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئازدۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتی دەرەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ بەرپرسانی ڕژیم بایەخیان بە داواکاریەکانیان نەداوە. خانشینکراوانی سەنعەتی فولاد لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسەنگسازی حەقدەست و مەزایە، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی و گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی فولاد بوو. کۆبوونەوەی ماڵدزراوانی ڕزایەت خودرۆ لە قەزوین ڕۆژی شەممە دەی سەرماوەز هاوکال لەگەڵ سێهەمین جەلەسەی دادگایکردنی بەڕێوەبەرانی شرکەتی ڕزایەت خودرۆ لە قەزوین ماڵدزراوانی ئەو شرکەتە لە بەردەم دادگۆستەری ئەو شارەدا کۆبوونەوە.
ئەمە سێهمین جەلسەی دادگاییکردنی بەڕێوەبەرانی شرکەتە، بەڵام هێشتا محەممەد ڕەزا غەفاری سەرۆکی ئەو شرکەتە دەست بەسەر و محاکمە نەکراوە. ناوبراو ئەندامی سوپای پاسدارانە و بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانی و سەرمایە گوزاری لە بازاڕی خۆدرۆ پارەیەکی زۆری لە خەڵک وەرگرتووە. 2 ساڵ بەسەر ئەو تاڵانکاریە تێدەپەڕێت، بەڵام لە داهاتی سەرمایەی پشکدەرانی شرکەت پەرداخراوە و نا ئۆتۆمبیلی ڕادستی کڕیاران کراوە. سەپاندنی سزای ئێعدام و زیندان بەسەر 8 تۆمەتباری سیاسی. لەقی 26 دادگای انقلابی تاران 6 بەندکراوی سیاسی بەناوەکانی ئەکبەر دانشوەرکار، سید محەممەد چەقەوی سەنگدەهی، بابەک عەلیپور، پویا قوبادی بیستونی، وحید بەنی عامریان و سید ئەبولحەسەن منتەزری بە ئێعدام مەحکوم و 2 بەندکراو بەناوەکانی سید عەلی چەقەوی سەنگدەهی و سید مجتەبا چەقەوی سەنگدەهی بە 54 ساڵ زیندان سزاداوە. بە پێیەوە حکومە ئەو 6 بەندکراوە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم بە بەغی و ئێعدام مەحکوم کردووە. سید عەلی و سید مجتەبا چەقەوی سەنگدەهی سەرجەم بە 54 ساڵ و 7 مانگ زیندان و 20 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆیان مەحکوم کراون. دەست بەسەرکردنی ئەکبەر باقری و گواستنەوەی بۆ زیندانی ئێڤین. ڕۆژی شەمە دەی سەرماوەز بەندکراوێکی سیاسی پێشوو بە ناوی ئەکبەر باقری بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران، ئەکبەر باقری چەند نەخۆشی سەختی هەیە و پێشتر لە زیندانەکانی ئێڤین، تارانی گەورە و قزل حساری کەرەژ، ئەشکەنجە و ئازار دراوە. ڕۆژی شەمە ئەو بەندکراوە سیاسیە بۆ جارێکی دیکە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو پاش ڕەفاندن لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە مافەکانی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. گیان لە دەستانی منداڵێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە نیکشار. ڕۆژی هەینی نۆی سەرماوەزی 1403 مێرمنداڵێکی بەلوچ بە ناوی ئیسماعیل بەلوچی تەمەن 16 ساڵ بە تەقەی هێزەکانی حکوومەت گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی حالڤەش، هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە بازگەی بنت لە شارستانی نیکشار بەبێ هۆکار ئۆتۆمبیلی ئەو هاوڵاتیە بەلوچیان داوەتە بەر دەسترێژی گولە و ئیسماعیل گیانی لەدەستاوە. دوورکەوتنەوەی 750,000 قوتابی لە خوێندن. عەلیڕەزا کازمی وەزیری ئاموزش و پەروەرشی ڕژیم ڕۆژی شەمە دەی سەرماوەز ڕایگەیاند 750,000 قوتابی لە سەرانسەری ئێران لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. بەوتەی وەزیری ئاموزش و پەروەرش 150,000 قوتابی لە قۆناغی سەرەتایی لە خوێندن بێبەشن و 600,000 قوتابیج هەروەها ببورن 600,000 قوتابی دیکە لە قۆناغەکانی مامناوەندی و کۆتاییدا لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. ناوبراو هۆکاری دوورکەوتنەوەی قوتابیانی بۆ کێشەی خێزانی ئابووری و کۆمەڵایەتی گەڕاندوێتەوە و وتوویە ئاموزش و پەروەرش بە تەنیایی ناتوانێت کێشەی ئەو قوتابیانە چارەسەر بکات. وتەکانی ئەو بەرپرسە لە حاڵێکدایە کە بەپێی داتاکانی ناوەندی ئاماریێران لە نێوان ساڵەکانی 1400 بۆ 1402 930,000 قوتابی تەمەن 6 بۆ 17 ساڵ لە خوێندن بێبەشکراون. و دوایین هەواڵ سەبارەتە بە درێژەی ناڕەزایەتیەکان دژ بە دەوڵات لە گورجستان. شەوی شەمە دەی سەرماوەزی 1403 هەزاران شارۆمەندی گورجستانی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی لایەنگری رووسیا ڕۆژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی گورجستان دانوستانەکانی پەیوەست بوون بە یەکێتی ئوروپای بۆ ماوەی چەند ساڵ دواخست و ئەو بڕیارە ناڕزایەتی بەرینی خەڵکی وڵاتەیە لێکەوتوێتەوە. ماوەی چەند ڕۆژە خەڵکی گورجستان لە شاری تفلیس خۆپیشاندان دەکەن و تا بە ئەمڕۆ 100 خۆپیشاندەر لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەست بەسەر کراوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمەمان پێشکەش بە ئێوەی خۆشەویست. هەر شاد بشین.